شتێکی خۆش هاتەوە بیرم لەسەر تەعالوم لە معهد بووین معهدی خەتابە کە سەرەتای ساڵ تەڵەبە دێ وەرگیرێ لیژنەیەکم دانا بوو چەند دکتۆرێک بۆ مقابلەی و تەڵەبانەی کە دێن مقابلە بکرن گەنجێک هات ڕیژدار و مقابلەیان دەکرد دکتۆر خالیدی برام بوو لەگەڵ دکتۆرێکی تر بوو مقابلەیان دەکرد ها کاکە چی لەبەرە لە قورئان و ئەم قورئان لەبەرە ئیفتی ماشاءالله تەواو تۆ یەکسەر وەرگیرە مەدام قورئان لەبەرە باشە دەی لە فڵان سوورەتە لەو ئاەتەوە شتێکمان بخوێنە ها والله مراجعەی دەوێ سوورەتێکی تریان پێ والله مراجعەی دەوێ تویان برای من چی لەبەرە لە قورئان دوو ئاەتی ئەخیری سوورەتی بەقەرەمان بۆ بخوێنە بۆ خوا ئێستا لە بیرم چۆتەوە ئێستا لە بیرم چۆتەوە ماڵت ئاوادان بێت توی ئیدعا دەکەی قورئان هەمووی لەبەرە ئێستا دوو ئاەتی ئەخیری سوورەتی بەقەرە دەڵێ بەخوا مراجعەی دەوێ دەبێ مراجعەی کەمەوە لا ئەوە بوو هاتە بیرم بەلامەوە سیر بوو کەچی لە واقعیشدا فارغ هیچ شتێکی پێ نییە تعالم دایکی کوشندەیە پەنا بەخوای گەورە رحم الله امرأ عرف قدر نفسه دوای ئەوەش بوو بە ئیمامێک لە ئیمەی جەرح و تعدیل هەرێ وەڵا واستەی دەکرد مامۆستا بەس با وەرگیرێم و چیچی دوایی تەبدیعی کردید لەو گۆڕە هات دەستی کرد بە تەبدیعکردن باشە براکانم